عزیزان خۆشەویستان، ئەمڕۆتان شادووەم کاتتان شاد. من شەماڵ عەلیم و ئێوە بینەری ئەڵقەیەکی تری بەرنامەی دیالۆجی هیوان. لەم ئەڵقەیە وەک دوێنێ بەڵێنماندا بوو گفتوگۆیەکمان هەیە لەگەڵ بەکر ئەحمەد کە نووسەر و شارەزاشە لە بواری مەسایلەکانی کار و یاساکانی کار لە سوید. ئەم بەرنامەی دیارە سەبارەت بە گۆڕانکاریان لە ڕاستیان ناهەموارکردنی یاسایەکی کارە لە سوید. ڕەنگە بۆ بینەرێکی کورزمان پرسیار بێ بۆ چێ بێ بەرنمەیەک سەبارەت بە بابەتێکی وا بکرێ، ئەمە چکارمان داوە بە سوید و چکارمان هەیە یاسای کار لەوێ گۆڕیان ناگۆڕێ. بەڵام لەو ڕوانگەیەوە کە سوید لە دێر زەمان وەکو مۆدێلێکی سۆشیال دیموکراسی ناوی دەرکردو، وەکو مۆدێلێکی دەوڵەتی ڕەفاه و دەوڵەتی خۆشگوزەرانی ناوی دەرکردووە و مێژوویەکی هەیە لە کاریگەری جوڵانەوەی کارگەری و ڕێکخراوە کارگەریەکان لەسەر دەوڵەت و حکوومەت و یاساکان و هەموو ئەوانی پەیوەندی بە مەسایلی کارەوە هەیە. گۆڕانکاریەک یانە هەموارکردنێک لە یاساکانە کە بە قازانجی سەرمایه‌داران شتێتەوە و لە زەرەری چینی کارگەر و ڕێکخراوە کارگەریەکان و بە گشتی تەنان کارگەرێکی ئاساییشە. ئەم گۆڕانکاریە مەسەلەیەکی گرنگە و مەسەلەیەکی مهمە بۆ جوڵانەوەی کارگەری لە شوێنەکانی تر. ئەم گۆڕانکاریە کە لە وڵاتێکی وەکو سویدا ڕۆیە بۆ پێشینەوە بۆ سابقەوە کە باسم کرد، گۆڕانکاریەک لەم بابەتە ممکنە کاریگەری نەرێنی لەسەر جوڵانەوەی کارگەری لە شوێنەکانی تری دنیای هەبێ و بەگشتی مواجهەکردن و ئەو جەدەلە و ئەو بەرامبەرچیە کە سەبارەت بەم یاسایکارە و گۆڕینی یاسایکارە لە ئارادایە ممکنە جێگای تێڕامان و جێگای دەرس و جێگای لێفێربوون بێ بۆ جوڵانەوەی کارگەری لە شوێنەکانی ترا. بەسەکە بە کورتی ئەمەیە کە یاسایەکی کار یەکێک لە یاساکانی کار کە چەند یاسای ئەساسی کار لە سویدا وجودیان هەیە، یەکێک لە یاساکانی کار کە پێی وترێ یاسای پارێزگاریکردن لە کار یا لە دامەزراندن یا لە کارکردن. تەرجمە سویدەکەی ڕەنگە وای لێ بە دواتریش بەکرد وەکو زمانەوانێک دیارەتوانێت لەم بابەتە شەو کۆمەکەم بکە. ئەم یاسایە بڕگەی وەهای تێدایە کە ڕێگە نادا بە خاوەنکارەکان و جا خاوەنکار یاخود خاوەنی کۆمپانیا یاخود بەڕێوبەری دەستگایەکی دەوڵەتی ڕێگە نادا پێیان کە بە ئارزوی خۆیان کارگەر لەسەر کار دەرکەن، بەڵکو لە حاڵەتێکا تەنانە دەگەر دۆخی ئابووری کۆمپانیاکە یاخود دۆخی ئابووری یاخود ئەو بودجەتێک کە بە دامەزراوەشی دەوڵەتی ئەدرێت کەم ببێتەوە، وەختێک دێتە سەرەوەی کە کارگەران بێکار بکەن بە پێی تەرتیبێک ئەکرێ کە کێ یەکەم کەس هاتووە ئەوە ئاخر کەس دەربکرێت. دیارە ئیستیسنایەک یاخود بڵین شتێکی ئیستیسنا بۆ ئەم قاعیدەدانراوە کە ئەو ئیستیسنای لە ڕابردووە بە شێوازێک بووە و ئێستا گۆڕانکاریەکە هاتووە دەستی خاوەنکارەکان ئاوەڵاتر ئەکا بۆ دەستبەرداربوون یاخود دەرکردنی کارگەران لەسەر کارەکانیان. ئەمە بۆ خۆی لە درێژماوەیە کاریگەری زۆر نەرێنی لەسەر جوڵانەوەی کارگەری لەسەر ڕێکخراوە کارگەریەکان لەسەر مافەکانی تری کارگەران لەسەر هەتاکو کرێ بە جۆرێک لە جۆرەکاندا ئەنێ و ئێمە لەم بەرنمەیە و لە بەرنامەی پێشووترا کەمێک بە کورتی قسەمان لێ کردوە لەم بەرنمەیە مانوێ دوور توێشتر لەسەر ئەم بابەتە بدوین بۆ باسکردن لە مەسائلی کار و کارگەر. من تا ئێستا حەقیقەتەن کەسی دروستتر و باشترم لە بەکر ئەحمەد کە هەم شاعیرە هەم نووسەرە هەم ماوەیەک لە ڕێکخراوە و لە ئیتیحادی کارگەریەکانە کاری کردووە هەر لەوێشەوە لە دەستگایەکی دەوڵەتی کە دووبارە پەیوەندە بە کاروانە کارەکە کەس لەو گونجاوتر و مناسبترم نەدی. لەگەڵ ئێوە بە خێرهاتنی بەکر ئەحمەد دەکەم. بەکر بە خێرهاتی، زۆر خۆشحاڵم کە بەشداری لەم بەرنامەی لەگەڵ ئێمە. سپاس شەماڵ، سپاس کەوت لەو کەسرم کەسی باشترم دەست دەکەوت تۆزەین بووم تۆزە تەریخ بوومەوە، بەڵام سپاس ئەگە باشتریش دەستکەوت یار باگ بەکردی. سپاس بۆ متمانە گەورەیە کە پێت هەما مۆزوعێکی هینە
مەوزوعێکی زۆر سەیرە کەسێک تایبەت ئینترسی نەبێ بۆی ئارەزوی بێ نەبێ کەس تااقەتی خۆ لەم شتانەی نییە دیریش دەکەمەوە لە ناو نووسەران و خەڵکانیشتری کۆمەلگای کوردیا کە لە دەروی وڵاتەن وەگە کەسانێک کە ئاکتیویستی ناو بزوتنەوەی کرێکاری و نقابەتەکانی تری سوید بن ئامینیان هەبێ ئارەزویان لە گوێگرتن لە باسێکی وابێ جنە لە کوردستان پرساگە بڵێ قانونی کار ئاورە کەسێ لەسەر قانونی کار قسەکە سێ چوار محامی بۆ کۆ بێتەوە هیچی تر مۆزوعێکی وشکە مۆزوعێکی زۆر ناخۆشە زۆر وشکە زۆری زەعازە بەڵام پەیوەندێکی گەورەی بە ژیانی یەک بێکی هەمومانەوە هەیە ئەوەیە بێگومانەوە وایە بەڵام بێجگەلەوە بکرد من تەسویرم بۆ ئەم بەرنامەیە ئەوەیە من بەشێک لە بەرنامەکانم بە تایبەتی بۆ خەڵکانێکە کە ئارەزووبەندن بزانن لەسەر جوڵانەوەی کارگەری لانی کەم ئەگەر کەمترین شت بڵین یاخود بڵین ئاکتیویستی بواری جوڵانەوەی کارگەری یاخود مەبەستیانە لەم بابەتەوە کارێ بکەن ئەگەرچی ئەم مەسەلەیە زۆر جێگای سەرنجوانە نییە زۆرتر توێژی تر لە کوردستانە سەرنج ڕاکێشێ لە عموما بۆ ڕێکخراوە بوون بۆ ئەوانە بەڵام بە حەقە دەم تەوەجوهی بەرنامەکانی ئێمە بە ئاراسی ئەمەیەوە بەم معنایەش من پێم وابێ کەسانێکە مهتەم بن یاخود جێگەی بایەخیان بێ جوڵانەوەی کارگەری بەچووەگا مهمە بزانن کە جوڵانەوەی کارگەری لە سوید ڕوبەڕووی چه ئاستەنگەکە و لەم ڕوبەڕووبوونەوەیە مناقەشە لەسەر چییە کێشە لەسەر چییە گرفت لەسەر چییە و ئایا ئەم واجهەیە چۆنیە چێتە پێشەوە تەوقعاتی جۆر بە جۆر چێ من پێم وابێت لەم بابەتەوە ئەتوانێت کۆمەک بکە و حەقەت ئەگەر سەقافەتی یاخود کولتوری باسکردن لە کار و کارگەر لە کۆمەلگای کوردستانە بەم شێوازە دواکەوتووە کە جێگای بایەخ نییە ئەو بۆ خۆی جێگای ڕخنێ وەمە لەگەڵ ئەم مەسەلەیە کە خۆی جێگای ڕخنەیە ناچین بەرحاڵ مێدەوارم وەکو هەمیشە تۆ باسە وشکەکانیش تە ڕوبڕەکەیتەوە بێدوارم لەم بابەتەوە لەم لە تۆ شێک نابێ بەرحاڵ زۆر من بە پرسیارە دەست پێەکەم بکرد ئەم یاسایە بە چاودێری چاودێرانێکی زۆر مەگەر ئەوانەی کە زۆر قازانج و بەرژەوەندیان هەیە بەشێکن لە دەوڵەت یاخود بۆ خۆیان مەسەلەن مەنسەبێک و شتێکیان دەستکەوتۆ لەم پرۆسەیە بەڵام هەموو ئەوانەی کە تا ئێستا من لەسەرم خوێنونەتەوە هەر یەک لە ڕوانگەیەکەوە قسە لەسەر کاریگەری زۆر نالەبار و ڕاستە و خۆ و ناڕاستە و خۆ ناهەمواری ئەم گۆڕینی ئەم یاسایەکە لەسەر یاساکانی کاری تر و پێیان وایە کە ئەمە هەنگاوێکی زۆر واوەترە لە هەموو هەنگاوانی کە پێشووتر نراوە بە ئاراستەی زەربەدان و زەرەردان لە کارگەرانی سوید و سەرنجام ئەم ڕێکخراوەکانیان بێهێزەکە توانای بڵێن دەسەڵات و توانای هەتا دامەزراوەکانی دەوڵەت یاخود هەتاکو خاوەنکار زۆرترەکە بۆ دەرکردنی کارگەر لەم بابەتەوە ڕێی تۆ چییە ئەگەر بشکرێ پێشەکیەک لەسەر شێوازی یاساکانی کاری سوید بدەیت بۆیکەوە بۆ بینەری ئێمە معلوم بێت کە ئەم یاسایە لە کوێی یاساکانی کاری سویدا وەستاوەوە چ ڕۆڵێکە بینێ کاریگەری هەیە لەسەر یاساکانی ترێکە لە سویدا من پێشووتر لە بەنامێکی تایبەت بە یەکی ئارە باسیەوەم کرد کە ڕێخستنی بازاڕی کار لە سویدا لە دەست یەکێتێکریکاریەکان و یەکێتەکانی خاوەنکارایە ئەمان هەموو شتێ ڕێگە خەن و ئەو شوێنانەی کە ئیتر وەستێ لە شوێنەکە پێویستیان بەوە بێ کۆمەک کرێ بە دەوڵەت دەڵێن ئێمە لەسەرمانە ڕێککەوتوین ئەمە عەقدەکانی کارە و لەسەری شەو دەوڵەت لەسەر ڕێککەوتنی ئەمان تەسوبی قاراراتەکات کە قانونی ئەبێ بە قانون یانەوەی بێ بە قانون دەوڵەت بڕیارێ ئەوەی کە ڕێککەوتنی نێوان تەرەفەکانی ناو بازاڕی کارەکەی چێتێکرێکاریوێت چێتکاتێنی فەرمانبەران و خاوەنکارانە خۆیان لەخوارە ڕێگەی کۆنتراکت دەستە جەمعەکان و حەلیەکەن ئەم جارە قانونی کار لە سویدا لە هەفتاکانە ئێتە دەر هەفتاکانی سوید زەمانێکی گەورەی گەشەی چەپە لە ئەوروپا 68 لە پشتمانەوە لە فەڕەنسا سۆسیال دیموکراتی لە سا هەفتای دەنگەکانی هەیە مەچینەی کارکردنی سەرمایه‌داری و بهێنانی قازانج لەو پڕی قیمەی خایەت یعنی عەسری زەهەبی گەشەی سەرمایە هەفتاوەکانی سوید قانونکارێکێتە ناوەوە کە ئەکسەر زۆر جار خاوەنکانیە ئەسڵە مشکلینی بەشە لە حەق حقوقەکان باکە ئەوەی کە پێڵێن یاسای کاری سوید کە پێڵەن لاگەنەمان ستالینسخید ئەم بەشەیە نەکەم و قانونکار ئەم بەشێکی ڕەبتی بە یاسای پاراستنی کارەوە هەیە زۆر بەهێزە ڕێک بە زەقیە توانی ببینی کە دەسەڵاتی کارگەر هێزی کرێکاریە فەرمانبەر لە قانونەکانی تریشە بەهێزە ئەمە لە هەفتاکانەوە ئێت تا ئەمڕۆ شانێکە 2020 تەمەنێکی 6 ساڵێکی لە پشتەوەیە ئەم مێژۆ ئیتر فشارێکی زۆریش لەلایەن و بازاری ژەگۆڕێ دیقەتی کە هەم بازاری سەرمایه‌داری گۆڕاوە هەم شکلی تایبەتی
کۆنتراک نوع لە گلوبالیزیشنی دنیا بەرەمهێنان ئاڵ دیجیتالیزیشن هەمووی گۆڕاوکە تەحەداتی تازا خاتە بەردەمی بازار کە ئەبێ وەڵامی پێ بدرێتەوە لەلایەن ڕاستەوە هەمیشە ئەڵێن بابە قانونکان کۆنە و ڕێگە بە ئێمە نایە کە بەو شێوەیە بجوڵێنەوە کە ئێمە و خاوەکار ئەمانەوێت و ئەمە ڕێگریی گەورەیە لە بەردەستمانە ئەمە تەرەفی جەدەلەکەیە و ئەم خواستە لەلایەن حزبی سنتەرەوە یعنی سنتەر کە حزبێکی ڕاستی ناوەڕاستی هێزەکانی سویدا زۆر دەمێکە ئەبرێتە پێش هەمیشە لەلایەن ڕاستی سوید و خوازیار بوون کە ئەگەر دەسەڵاتگرن بەدەستەوە یەکێ لەو کارانەی لێیان هینە قانونی پاراستنی دامەزرانەکانە هەرحاڵ لە خوارەوە ژەدەلێکی زۆر هەبوو لە ناو نقاباتە لەگەڵ خاوەنکارەکانە ڕێ ناکەوتن مەجموعەیە خاڵی جەوهەری هەبوو کە ڕێک ناکەوتن لەسەری ینی ناتوانرا ئێتیفاقی بکەن کە ڕێبکەون بۆیە هەڕەشەی ئەوە هەیە ئەگەر خۆتان ڕێنەکەون قانون هینەکەین بە قانون ڕێچێخین تا ئەو کاتێککە دوو بەش لە ئەمە زۆر مهمە بیڵێم پێتێکۆ هەیە پێتێکۆ کە تەرەفێکی تایبەتی ڕێکخەری ئیتفاقاتی بینی نقاباتی هەردوو تەرەفە خاوەنکار و کرێکاریا فەرمانبەرە لەگەڵ یەکێتی سەراسەری خاوەنکارەکانی سوید لەگەڵ میتال کە گەورەترین یەکێتی کرێکارانی سویدا لەگەڵ کرێکارانی بەلەدیە ئەم چوار تەرەفە خۆیان ڕێکەوتن ئیتر نقاباتی سەراسەری فەرمانبەران یەکێتی سەراسەری کرێکارانی سوید کە بەهێزە نەچوونە پای بەڵام ڕێکەوتنەکە بە سێ تەرەفی ئەم لایەنانە ڕێکەون کە ئێمە ڕێکەوتین لەسەرمان و ئەخوا ئەوەی کە ڕوویاوە لە سویدا ئەوەی کە ڕوویاوە لە سویدا ئەم ڕێکەوتنەی یەکێتی کرێکارانی میتال کە بەهێزترین یعنی میتال باوکی یەکێتی کرێکارەکانە چونکە ئیندوستری پێشەساسی بەدەست ئەوەیە کۆموناڵ کە هەچی خەدەماتی ناو خەستەخانە و بەلەدیات و شوێنە گرنگەکانی ئینسانیە بەدەست ئەوانەوەیە لەگەڵ خاوەنکارەکانە ئەمان ڕێکەوتون لەسەر ئەم چوارچێوەیە کە هێشتا پێشنیارێکە بۆ ئەوی بێ بە قانونکاری تازە کە جێگای لۆگەنەمان ستەلینسخید یعنی یاسای پاراستی دامەزرانن بگۆڕن جا جۆگرە ئەوەی کە ئەمێ بە تایبەت بیڵێن بۆ خەڵکێک کە پێی مهمە چێرکە تۆ ئەگەر قانونێکم بیتیە ئەمە من بنمونەی هێنمە مەبەستم چیە بۆی خەڵکی کورد تێبگا کە باسی شەڕی چینایەتی و شەڕی زۆرشتی ترەکرێ خەڵکێک پێی وایە مارکسیزم گەمژانەیە کەرێتیەتی ناگەن خەڵک چێ بەڵام شەڕی چینایەتی لە شەڕبەردی چە شقاما ناخێڕێتەوە لە پەرەگرافی پشوچی یاسەکانی وڵاتەوە توانی بیبینیتەوە تێگەی ئەمە تەکیدی لێ بکەمەوە ئەوەیە کە خەڵکی پێی وایە مەسەلە مجتەمەعی کوردی تەبەقی نێوانی وانە ئەتوانی لە یەک بێکی جنگەکانە بخوێن تۆ ئەم قانونە ئەم پەرژەوەندێ لە ساڵحی چیایە لە ساڵحی چیانە لە قانونکاری سویدی شەوایە بەزەقی ئەبینی لە قانونکاری لاسی هەفتەکانە بەزەقی دیفاعێکی گەورەی هینی پێوەیە چەپی تێ پێوەیە و کرێکار بەهێزە موقعەتی هەر ئەوەی کە بە خاوەنکارەڵێن تۆ کاتێکە کەسێک دەرکەی ئەم شەرتەتەیە ناتوانە هەلە خۆتۆ ئەحمە و مەحموود بگرە بڵێ هەیدۆ خۆحافیز ئەبێ بزانی ئەو کەسانێک کە دەرێکی چیان درەنگ هاتۆتە ناوەوە و لە پاڵەوەشا کە درەنگ هاتۆتە ناو ئایا هەلومەرجێکی تایبەتی هەیە گەر دەریکەین مەجموعەی شەرت و شروعیاندا ناموو بەوەی کە ئاوا ئەتوانی خەڵک دەرکەی جنە گۆترەنی وەکو لای خۆمان کاکە بەیانی مێرە خۆحافیز ئێستا لێرە نییە نا ئەم قانونانە ئەمەی کە مێرۆبیانی نەوعێ لە تەسیلاتی گەورەی تایە کە لە ساڵحی کرێکار نییە بەڵام سێرکە ئەوەی کە ڕوویاوە ڕاست بە دوو تەرەفیەوە کە لیبراڵەکان و حیزبی سنتەرن ئەمانە ئاڵوگۆڕ لە یاسای پاراستی دامەزرانە جەوهەری جوڵانەوەیانە ڕوو بە شەریکاتی بچووک یعنی وعدێک کە یاویانە بە لایەنگرانی سیاسی خۆیان ئەوەیە کە ئێمە لە فترەی یەکەمی انتخاباتی پێشوە کە ساڵێکمان ماوە بۆ انتخاباتی تازە ئێمە مەسەلەی گۆڕینی بەشێ لە قانونکار وعدی ئێمە بە ئێوە دەنگمان پێبن هەر لەبەرەوە شەکە سنتەر 11 هێنێت و بەشێکی زۆری شەریکاتی گەورە و بچووکی سوید ئەچێتە پاڵی چووکە شەڕیەوەی بۆ کە قانونکاری بۆ گۆڕێ بۆی بەو شێوەیە بیگونجێنە کە ئەوانەیانەوێت ئەم ئاڵوگۆڕی پێکهاتووە داخوازی سنتەر و لیبراڵەکانی سویدا لە کاتێکا کە سۆسیال دیموکرات وەک سوالکەری لێ هاتۆ ناتوانێت حکومەت کە ئەگەر کۆمەک لە ناوەڕاست و لەم سەر و لەسەر و وەرنەگرێ تێگە مەسەڵ چۆنە ئەم لە ئیتفاقات ئەوەیە سنتەر لەگەڵ لیبراڵەکانە کە دوو حیزبی ڕاستی سویدن هاتن لەگەڵ سۆسیال دیموکرات گوتیان ئێمە حکومەت بۆ تۆ تەشکیلەکەین دەنگین بە تۆ حکومەت تەشکیلکەی
بە شەرتێ ئەم ئاڵوگۆڕەمان لە قانونکارە بۆ پێکبێنی سوسیال دموکراتیش زۆر شەریفانە زۆر شەریفانە ڕازی بوو بە ئیتفاقەیە کە پێی ئەڵێن ئیتفاقی مانگی یەک یانی وەری 72 خاڵە یەکێ لە خاڵەکانی گۆڕینی یاسای دامەزرانی کارە کە لۆگەنۆمان سەلینسخیدا کە ئەدرێ بە لیژنەیەکی گەورە لیژنەکە پێشنیاری ئەم ئاڵوگۆڕانە ئایا کە تەرەفەکانی بازار نەقاباتی کرێکاری و قاوەکارەکان لەگەڵیان ڕێکن ئەوەی کە لە یەکی حوتی 2022 ئەم قرارە ماوەیەش دەخرێتە دەنگانەوە دەنگی لەسەر درێ و پێشم وانێ مقاومەتێکی زۆر بەکرێت شەب دەنگی پێنەیە بەڵام ڕاست هەمووی لەگەڵیاتی ئەگەرچی بەشێکی زۆری هێزەکانی ڕاست دەنگیان ناوە پێی بەڵام بەوەی کە مەسلحەتێکی زۆری خاوەنکارەکانی تایە ئەمێ بە قرار لە یەکی حوتەوە جارە پێشەوە مەکەوە بەکەی لە ماخەرێکی شەڕەکەی بەشمەحاڵی خۆم وازم نێناوە بایەوەی کە هەمە لە سویداوانە پێمەکرێ و کارەکەی نوانە مەبەستم نییە کە شەڕ ناکرێت لەم لاولا شەڕ هەیە دەنگ هەیە مزاهرات هەیە لە ڕێ نووسینەکانی ئەم لاولاوە مقاومەتێکی زۆر هەیە چەپ بە هەمووی هێزی خۆی وتێتی من قبولی ناکەم و شەرت و شروتمێ ئەمەنە ڕۆ بەهەرحاڵ گریمان ئەوەی کە من وەکو ئەمێ تۆزێ ئۆبژێکتیڤ مۆزوعەکە بجێرمەوە بەر لەوەی ئینتیمای شخصی خۆم خەمە ناویەوە ئەمە مێژووی جێڕانەوەکە بوو کە ڕێرە لێکی حوتە لە هینەکەم لە بەردەستانیا ئەوە تەمان بە سویدی پێڵێن قۆپیە وەرەقی قۆپیم لایە ئەگەر لە قەراری لەسەر بدرێت لە چەند ڕۆژانەیە ئاڵوگۆڕی قانونی کار لە ئەوتی 2022 ئەبێ بە واقعەت و یعنی ئەو یاسای کە لە پەیوەند بە دامەزران ئاڵوگۆڕی بەسەرایە لەو مانگی حوتی 2022 کاری پێکرێت ناوەڕۆکەکەی چییە ئەوە ئەمە بێمەسەری هیوادارم پاش ئەم ڕوونکردنەوە کورتە بێمەسەر بەشێ لە تەفاسیلی کورتی ئەو بڕگە گرنگانەی کە یاسای پاراستنی کار ئێستا ڕوونەکە تەمان ئەمە یاسای قانونی عملی پێڵەن یعنی یاسای کاری پێڵەن بەش لە یاسای کارە یاسای کار یاسای هینی تایە زەمەنی تایە ینی سەعاتکاری تایە یاسای پاراستنی ژنگەی کاری تایە زۆرشتی تە ئەمەن یاسای پاراستنی دامەزراندنە کە بۆ هەم کرێکاریشە بێ و هەمیش بۆ فەرمانبەرە بێ ینی هەم مامۆستایەکی ژەگرێتەوە خاوەنکاری عادی ناتوانێت خەڵکی ئاسان دەرکا هەر بەوەی کە قانونی عملی ئێستەی کە سوید هەیە ئەی پارێزێ وەکوتم سەبەب بوو بە بەغایی ئەم هێزانەی کە ئەم پێشنیارەیە نەپێشەوەیە کە قانونکار کۆنەبەر ریفۆرم کرێت و مودرنیزیشنز یعنی مدرنتر بکرێتەوە کە لەگەڵ هەلومەرجی بازار ڕەبگونجێ ئەم نەوع لە خیتاب و نەغمەمان بیستووە ئەمە یەکێ لە گۆڕانکاریەکانە تعبیرێک لە قانونکاری کۆنا هەیە کە پێڵن سۆکلی گروند بە کوردی یعنی زەمینەیەکی مەوزوعی هەبێ خاوەنکار کاتێک ئەتوانێت کەسێک بە عوزری شخصی دەرکا کە زەمینەیەکی مەوزوعی هەبێ ئەم تعبیرە کورتە کە لە کوردی ڕەنگە زرگانەوەیکی گەوری لە گوێمانە نەبێ بووە بە زەمینەیەکی مەوزوعی هەبێ بووە بە هۆکارێکی مەوزوعی هەبێ مەسەلەن من ئەگەر خاوەنکارە مەتوانم شەماڵ دەرکەم پێشووتری ئەویزە بە زەمینەیەکی مەوزوعی هەبێ کراوە بە هۆکارێکی مەوزوعی سەبەبێکی مەوزوعی لی تێناگەن لە تعابیرەکەی گەر نمونەیەکی زیندون نێمێ ئەوەیە من خاوەنکارێکم کرێکارێکمێ دزیەکە شتێ باتەوە دزێ لە ماڵەوە هەر قیمەتی نیشتەکە بچووکە گەورەیانە من نمونێکی جانتە بۆ جەرمەوە لەسەر ئەمە بۆ ئەوەی خەڵک تێبگا مەوزوعەکان چۆنن من لە شەریکەی پۆگن ئیشمە کرد یەکێ لە گەورەترین کارخانەکانی ناندروستکردنی سویدە 2001 بوو کاری شەومە کرد خوا غەزەبی لێگرتبوو ماوەیە کەوتومە کاری شەوە لە سەعات 9 تا 5 بەیانی سەعات کارمان بوو سەعاتکاری شەویش نیم ساعتی شەکەنی ساعت دانیشی بەڵام لە 5 لێ بووینەوە هنا لە 4 لێ بووینەوە ئێمە بەس سەعاتکارمان تا 5 بوو بەس تۆ لەبەر سەعاتکارت 5 تاوە بێگە 4 لێ بیتەوە هیچمان ناکە دانیشی بەس قاوەمانە خوارد و ژگەرەمان شەو یاریمانە کرد وەرەقەمانە کرد بەوەی سەعاتکار 5 تاوە بێ کوڕێک فێر بوو ئەهاوە ئەو کاکە من ئەڕۆمەوە 4 سێ منە ڕۆمەوە تۆ کارتەکەم بۆ هینکە ستمپلکە کە من 5 ڕۆژومەتەوە ئەیا بە یەکیشتر کە 5 ڕۆژتەوە ئەمە ماوەی ساڵی وای کرد بوو یعنی خۆی زووە ڕۆژتەوە سێنی و بەڵام کارتەکەی بە ڕفیقێکی کە 5 بۆی هینکە دەرەوە ینی تۆ هەموو شوێن ساعتنیەک لێ ڕۆژوی خەوتیت و لای خاوەنکاریشت تا 5 ئەمە دزیەکە لە ساعتکار وانە ئەمە سەبەبێکی شخصیە بۆ دەرکردن یعنی بەمە خاوەنکار
لەباری قانونی بۆ تێ ئەمە عوزرێکی مەشروع بۆ دەرکردن جاران ئەمە کە ئەکرایە سەر حاڵەتی دەرکردن ئەیانوت ئایا ئەگەر کەسەکە دەرکەین ئەمە کابرا دزی کردو دەرکرێت ئەگەر کەسەکە دەرکەین سێری ئەویانە کرد ئایا ئەتوانێت کار بدۆزێتەوە ماوەیشتر یعنی ئەگەر کابرا 55 ساڵ بواە ئەم دزەی بکردایە ئەگەر دەرەکردایە قووە دەمە بیخاتەنەوە بازارەکە تۆزێ لە نیگادان لەوەی کە ئیمکانی دۆزینەوەی کارێکی هەیە ماوەیەکی کورتتر یان وەکو چۆنەوە ئەمەی چێلۆ سەبەبانە و مڕعاتیانەکرد ئێستا ئەڵێ نا خاوەن کار ئێت ئەگەر دەرینەکە بەپێ عوزرێکی شخصی ئەگەر دەرینەکە ئەبێ لیژنەیەکی لە کۆڵین و دانێ بۆی بیخاتە شوێنیشتر کە پێڵێن جێک جۆرکێ ینی ئەو کاتە تۆ ئەگەر لە ئاسیا سێل ئیشەکەی لە بەشی خەدەماتی وەرگرتنی تەلەفۆناتای دزی و کرشتێکە لێ قەوما محاولەیەکەکەن بوو خەنە شوێنێکی ترەوە تێگەی ئەو گۆڕن شوێن کارەکەتە ئەگەر دەرنەکرێت ئەگەر لە شوێنی دومیشە هەمان شتی قۆڕێ کرد ئەو کاتە دەرتەکەن ئەنجا ئەوەی کە هەیە ئەو مەسوولەتی کە خاوەنکە جاران هەیبوو ڕعایەتی تەمەنی کابرا بگرێت و مناڵی هەیە مەسوولەتی هەیە کە ناتوانێت خەزان بەخێەوە کاوچی شوانە مەجموعی مەسایلی کۆمەڵایەتی لە پاڵا بۆ ئەمانەی نەهێشتەوە کابرا کە دەرکرا خاوەنکار مجرڕەتێک مەسوولەتی هەیە کە تحقیقێکی کورت کە خێنە شوێنێشترەها ئەمە هێشتا لەباری قانونی و تەنفیز نەکرا و نازانی کاوت خاوەنکارە توانێت بڵێ کاکە من شوێنیشتر نێبێمە لەبەر هەیدەوە خواحافیز تێگەی یەکشتی کەش هەیە یەکشتی کەش هەیە بەگر لێرە ڕاو بگرم ئەزای چۆنە ئەو ئەسباب مۆزوعانی کە تۆ باسیەکەی سەبەبی مۆزوعی هۆکاری مۆزوعی یاخود زەمینەی مۆزوعی ئەم دوو مەسەلەیە هەردووشی ئەگەر لە بابەتی ئەوەیە بێت کە خاوەنکارەکە بڵێ من دۆخێکی نالەباری ئابووریم هەیە ئەوە ئێمە سەری ئەمە بگرزانی چۆنە ئەمە ژەگرێتەوە باسەکە هەر دزی نییە ئەمەی ئابووریم هەیە جا من بەپێ ئەو متابعاتانی کە کردومە لە سویدیشە خاوەنکار بەس کافیە بڵێ دۆخی نالەباری ئابووریم هەیە ئەجینازانی بۆ چێڕاتەکان بۆڵم سێرکە لەگەڵتان بۆڵم ئەمەی کە منەڵم ئەسبابێکی تایبەتی هۆکارێکی تایبەتی شخصیە ئەڵم شخصی ئەو کاتە نیە زۆر شتی ترەکرێت لە پاڵ دزیان نەبێ زۆر شتی ترەکرێ بێتە پێشەوە کە تۆ ناتوانین دیفاعی پێ لە خۆت بکەیت ئەزای بەسم چۆنە ئەوەی کە لێرە ئاڵوگۆڕێکی بەسەرایە سۆکلی گروند کە زەمینەیەکی مەوزوعیە ئەگۆڕێ بە زەمینەیەکی هۆکارێکی مەوزوعی ئیتر محکەمە ئەمە یەک لا کاتەوە کە هۆکارە مۆزوعەکانچی من نمونونەکە ڕوونەکەمەوە بۆ ئەوەی کە خەڵک لە منطقی ئاڵوگۆڕەکە ڕووبە تێگەی ئەمە بەشێکێتی کە لەبەرەوەی کە هیچ شتێکی کێسێکی تازی محکەمەمان ناتوانم هینێکی تر بەس ئەوەی کەوتم ئەو شتێکە پێ ئەوم پلسێرنس ئوترێدین ئەوەی کە خاوەنکار لێ کۆڵینەوەیکی کورتەکە کە بیخاتە شوێنێکتر شوێنەکەی پێ بگۆڕەیە ئەمە لەباری قانونیۆ نیە 101 خەڵکی تیا دۆزرێتەوە ئەو کاتە خاوەنکارێتەوە من هیچ ئیمکانێکم نییە کە بیخەمە شوێنێکتر شەریکەکەم چووکەرجەکە حەو کەسی تابێت و دەجەکەی 15 تابێت لە شوێنە تازە هیچ شتێکترین لەبەرەوە نەتیجەی نایەکەر بە دەرکردن تەواوە بەرحاڵ بەڕێی من لە نقاباتە ئیشم کردووە لەباری هینەوە لەباری ئایدۆلۆژیەوە مەجموعەیە قەناعەتێ بکەیت ینی تۆ نقابەت داناوە نەک بۆەوەی کە کابرا ئەندامی نقابەشتە دیفاعی لێکم بەڵامیتر لە شوێنەکە حدودەکەی دیفاعیشی ناتوانین دەکەیت کە کارێکی زۆر قۆڕی دزی کرد بێ تعدای لە کەسێک کرد بێ لەباری سێکسوالیتێتەوە پەلامە ئەزای بەسم چۆنە یعنی تۆ نقابیت بەڵام خۆجێگای دیفاعی هەموو سەقەتاتێکی کۆمەلگاژ نیت مەبەستم نییە دیفاع لە قانونەکە نەکەم بەبەستمە ئەمانە لە ژیانی ڕۆژانە ڕوبەڕوو دەبێتەوە لە بەرابەر بێ موقعی وەرگری ئەمە خاڵێکیانت کەوتم بۆم بێکە لە هەر لەحزێکا دێنێت تەقێتەوە کە هۆکاری تایبەتی بۆ دەرکردن بەو شێوەی کە هەیە هێشتا تەفاسیلێکی زۆری نەدراوەتە دەرکەبزانی چی بێ ئەمە هەرە بەسیتە فەقیرە داماوەکەیان بوو چونکە لە شوێنێکی تایەتی کە ئەڵەیە ئەگەر گواسمانەوە بۆ شوێنی دووهەم لەوێ شتێکی تری کردەوە یان هەمانی کردەوە زەمانێکی دانا و زەمانەکە زۆر ناڕۆشنە ناڵێ لە ماوەی مانگەکە لە ماوەی ساڵێکە لە ماوەی 6 مانگە خاوەنکار هیچ مەسئولیەتێکی نییە توانێت بڵێ دوو ئەمە جەوهری سەرەکی جەدەلەکە ئەمەیە ئەوەی کە پێڵەیە خاوەنکارێک لە سوید ئەڵەیە لە دە کەس کەمترت نەبێ ینی شەریکێت دە کەس کەمتری نەبێت تەبانە حدودیان داناوە شەریکێت لایەنەکەم تا دە کەس بێ کە ئێتە سەر دەرکردن مەسەلەن لە پڕێکاڵە ئەرەوەڵا وەزئەتی کۆرۆنایە و هیچ ماوەدێکمان لە سینەوە بۆ نایە و شەریکەکە ئاوەسێ و لە جیاتەوەی دە کەس ئیشکا پێویستمە بە سێ کەسە ئەوەی کە لەم ڕۆژگارانەی کە پاندەمی هێنایە پێشەوە ڕوویە ئالە حاڵەتانە ڕاست دەوێ هەر خاوەنکارێک
نامەیە بۆ نیقابە بنێرە بڵێ کاکە من وەزعەتی اقتصادیم تێک چووە هیچ مەسئولیەتێکی نیە نیقابە تحقیق کالەوەی بۆ وەزعەتی اقتصادی تێک چووە یعنی تۆ هیچ لەباری قانونیەوە ئەو ڤالڤۆیە کە ملیارەها قازانجی هەیە مارسیدس کە ملیارەها قازانجی هەیە و فەرتێ بنێرێ بۆ نیقابە بڵێ کاکە ئێمە لە قیتاعی گۆڕینی دەرگاکانە لە جاتی 700 کرێکار ئێکین بە 600 دەرەکەین لەباری اقتصادیەوە ئەگەر ئەمە بڵێ شتێکی وان نییە زۆر پشی تحقیقی لەکەی لەباری اقتصادیەوەمانە تێگەی بەڵام ئەوەی کە ڕوویاوە ئەوەیە کە جاران کەسێک کە دە کەسی هەبوایە ئەگەر وەزعەتی ئابووری شەریکەکە ڕێینایە ئەیتوانی لیستێک دروستەکەن لێرە کە شتێکی منطقیە تۆ ئابزانە شەریکەیەک تێ و 20 کەست هەیە و ئەتەوێت شەشەوتێکی دەرکەی لیستێ دروستەکەی لیستی دامەزرانەکانە شەماڵ یەکی حوتی 90 دامەزراوە بەکرد لە 2005 دامەزراوە مەحموو لە 2007 دامەزراوە تێگەی سیرەکەی زەمانەکانیان فەرقەکات ئاخر کەس کە هاتووەتە ناوەوە لەباری قانونی بێەوە دەرکرێت تێگەی ئەمە پیانە و لاس لیستە پیانە و لیستی لاس ئەنێوانەی کە دامەزرانەکانیان چۆنە کەسەکە وتی من وەزعی اقتصادیم خراپە 2 کەس دەرەکەم ئەو کاتە ئەچ بەناو لیستەکە ئاڕێ ئەو کەسێک کە کەمترین زەمەنی دامەزرانی هەیە بۆوانە دەرەکرا تێگەی ئێستا حدودی دەکەسی بۆ شەریکە لابراوە یعنی شەریکاتێک ئەگەر جاران دەکەس بوو ئەم ئیستیسنائی هەبوو لە دەکەسا 2 کەس دەهێشتەوە تێگەی یعنی شەریکە کە ئەچۆ ناو لیستەکانەوە ئەیوو من ئەمانە دەرەکەم بۆی هەبوو 2 کەس ئیستیسناکە تێگەی منەگە کەسێکی دوێنێ تاعین کردووە بڕیار وایە بە پێی یاساکە ئەو یەکەم کەس دەربکرێت بەڵام چونکە ئەم کەسەکە هاتووە مەسەن کری کەمە بۆ نمونە یاخود شەهادەی باشترە لەوانی کە پێشتر لەوێن و ئەوانە سەرباریەوەی کە کەسەکەی پێشووتریش 25 ساڵ لە لای ئیشی کردبێت ئەتوانێت ئەو بپەڕێنێ کە یەکەم کەسە بۆ دەرکردن سەر کەسی دووەم کەسی دووەم دەرکە سێرکە یعنی ئەوەی کەوتمان لیستێدا ئەنێ بە پێ لیستەکە ئەمانەی 1 تا 7 دەرەکرێت بەس بۆی هەیە 2 کەس بێڵێتەوە 2 کەس بێڵێتەوە بەوەی کە من ئەمە کەفاعەتی ئەمە هەڵمەوە ئەمە هەبوو لەباری قانونە یعنی قاوەکان مشکلێکی گەورێنم ئێستا حدودەکە لابراوە شەریکەی کە لانێکم دەکەسی هەبێ نییە هەموو شەریکەیەک بێ عەدەدی ئەمە لە 2 ئەکرێ بە 3 تێگەی ئەکرێ بە 3 کەس بهێڵێتەوە 3 کەس یا 5 کەس 3 کەس بێڵێتەوە دەبە 2 ئەیکا بە زیاتر بهێڵێتەوە ئەو کاتە مشکلەکە چییە؟ ئەو کاتە مشکلەکە خاوەنکار تەقیمەکە یعنی مەسەلە من 55 ساڵە 20 ساڵە 10 ساڵە لەوێ ئیشم کردو دەرەکرێم فرسەتم بۆ کاردۆزینەوە زۆر قورسترە بەڵام کابرا ئێڵێ کاکە من شەواڵە هێڵمەوە لەبەرەوەی تەکنیکیان زیرەکترە داتا و کۆمپیوتەر باشترە زانێ و گەنجتریشە و شەماڵ هێڵمە ئەم کەفاعەتەم پێویسترە تێگەی تەمە هەرواژ نییە بڵێن جەنگەڵە و کەس لێو ناپرسێتەوە ئەم کەفاعەتە ڕاستە بەڵام ئەم ئیختیاری خود هەڵبژاردیەی خاوەنکار ئەبێ بەوەی کە خۆی بە ئارەجی خۆی چی بیوێ بیهێڵێتەوە چی بیوێ دەریکە تێگەی ئەمە مشکلەکەیە ئەمە مشکلەکەی لە قانونکاری تازەیە کە هەم ئەیکاتەوە بۆ شەریکاتێکی بچووکتر هەمیش عەدەدی ئەوەی کە ئیستیسناکە هینکات ئیستیسناکە زیاکایکا بە 3 یەک لەحزە بە سیان لە 2 کا بە 3 و ژمارەی ئەساسی کە دێ نەمێن یعنی تە شەریکاتێکی زۆر پچکۆلەش ئەتوانێت کەوت لەمەوەگرێت بەڵام لە هەمووی خراپترەوەیە کە تۆ خەڵکت دەرکرد بەوەی کە وەزعەتی اقتصادیم باش نییە شەوتێکە دەرکرد و سیانە هێشتەوە پاس 3 مانگی ترەتوانی هەر هەمان نەغمە لێیتەوە بڵێ ئەز اقتصادیم خراپە و مەجوعیشتر دەرەکەم جارانە نەبوو جارێت حدودێکە بوو لە بینی دەرکردن و دەرکردنە کە زەمانێکی درێژتر بوو ئێستا حدودی ئەسڵان 3 مانگی هێشتێتەوە دوای 3 مانگ تۆ وەجبە یەکەمە دەرکرد ئەتوانی دوای 3 مانگ وەجبەیشتر دەرکەیتەوە بەس بکرد لێرە ئازانی مانای چی ئەم شتە مانای ئەوەیە تۆ بێنە بەر چاوت کابرا خاوەن مەطعەمێکە مەسەلەن 6 کرێکاری هەیە منمونە ئەچێ بەجارێت 4 تەعینەکە
باشە 4 تەعینەکە لەم 4ەکە تەعینی کردو دای مەزران و لە 6 ئەوەی پێشووتر لەوانەی کە هینن داڕازیە لە مەسەرەن سییانیان کە ئاخر دانەهاتوون 4 تر تەعینەکان جارەکە دێتە سەر دەرکردن ئەڵێ وەزعی اقتصادیم خراپە ئەم سیانی کە تازە تەعینم کردووە معاشیان کەمە ممکنە لە ئاربس فۆرمێدین پارەوەرگرن ممکنە نازانم چی بێت مەسەرەن لە بڵێ لە حکومت پارەوەرگرن بۆی تەعین بن کامەوە ئەمانە نرخی بڵێن کاری هێناوەتە خوارەوە ئەمانە هێڵێتەوە ئەوانە دەرەکا کە لەوێ قەدیمترن کۆنترن معاشیان بەرزترە جێگەیان سابترە و ممکنە سەربزێوتریشن نەزانی کارگەر لەگەڵ ئەوەیە کە لە کارابێ بۆ ماوەیەکی دوور و درێژ سەربزێوترە بێ فێری یاساکانە بێ فێری قانونە بێ فێری ناڕزاییە بێ ینی ئەمە دەستی خاوەنکارێکی پشکۆلەی ئاوەڵا کرد کە بەم شێوازە تەسەڕوفکە ئەمە دووەم یەکێک لە شتەکانی ترەوەیە کە زۆرێک لە شەریکەکان کۆمپانیەکان کە هینەکانیان شەریکەکانیان وا تەنزیم کردووە کە تۆ ڕاستە لە لای ئەم شەریکە دامەزراوی بەڵام شەریکەکە لە ناو خۆیان بە زۆرێک تەنزیمی کردووە و پاشە پارچەی کردووە کە تۆ لە هەمان کاتاکە مەسەرەن بۆ نمونە تەعینی لە لای ڤالڤۆ لە لای بەشێکی ڤالڤۆ تەعینی کە ئەوە خاوەنکاری ڕاستەقینی ڕاستە و خۆی توێ ینی ئەم خاوەنکارەیە کە لەوانەیە لێرە 10 نەفەر بێ لەوێ 10 نەفەر بێ لەوێش 10 نەفەر بێ کەوابێ خاوەنکارەکەی شەریکە کۆمپانیە گەورەکە بەگشتی نەک تەنها سێگەز ئەتوانێت ئیسیسنا بکە ئەتوانێت 9 دەژی ئیسیسنا بکە بەم جۆرە سێکە ناچمە تەفاسیلی هینەوە من لە ڕێکخراوی گەورەیە کارم کردو کە دەرکردن هاتۆتە پێشەوە خۆشم ناچارم کە ماوەیەک ئەو کارم کرد لە ئاربسومەلینوک و بەڕێوەبەر دەرکردن هاتە پێشەوە لە ئۆرگانیزە خونی گەورەیە ئەو شتێک کە پێوترێت لۆس لیستا لیستی لاس ئەگۆڕێ بە موقعەتی گەورەتر ینی ئەو کاتابێ بە مناطقی جغرافی ناچینە ئەو تەفسیلیانەوە بەشەکە لە ئافتاڵەکانی دەوڵەت بەڵام وەکوتم ئەمە بەشە لە کورتەکەیتی کە زەرەرە هەم کرێکار هەم فەرمانبەرە کەسەکتر لی زەرەرەکەن خاڵشترەوەیە کە ئەگەر تۆ کەسێ دەرەکەی بەڵام من کە دەرکراوم محکەمە ئاگرم یان نقابە کەیسی منە باتە محکەمە بۆی دیفاعم لێ بکە جاران تا کەیسەکە لە محکەمە و مفاوەزاتی بینی ئیتحادیە و هەردوو تەرەف حل نەبوایە خاوەنکار معاشی مەجبور بوو با بە من تێگەی چۆنە یعنی مناڵێ کاکە چەند تۆ لێکی فبرواری 2022 لێکی فبرواری 2022 دەرەکرێ بەڵام من شکاتەکەم کە دەرکردەکەم پێ قبوڵنی ئادا نەزەرکەنەوە لە کەیسەکە تا کەیسی دەرکردنەکەی من یەکلا بێتەوە خاوەنکار بۆی هەبوو معاشی کاملی من بە ئەمە لابن بە جۆرێک گریان ناوەتە بۆی کە بەڵێ من مەسئولێتی دانی معاشم هەیە ئەگەر کەیسەکە لەباری محکەمە و ئەوەنگە درێژە بکێشێ تێگەی ئەوەی پێویستکە لە پاڵیا کەیسی هینێنە ناوە ئەوەی کە پێڵێن بە کوردی تەرجمەی فەرمانە کراوە پێڵێن خەسارەت یعنی من ئەگەر لە محکەمە دۆڕانم خاوەنکار دۆڕانی مەبلەغێکی پارەی هینەیەن خەسارەت هەیە چی پێڵێن قەرەبووی هینتێنێ قەرەبەکانیش جۆرا و جۆرە و ناچمە تەفاسیلی و کامیش بخۆی خۆت بە خۆت نەوێ لە خراپێکی زۆری تایە مەبلەغی پارەکانی تایە دوو ئەمایان مهمە ئەمایان قازانجیشی دیفاع بکەن خۆی جاز زۆر شکر بە بەشێ جاران بۆ دەست بکەی جاران تەمان لە سوید مەجموعەیە لە استخدامات هەیە لای کوردستان هەنگی بیستمە استخدامی دائمی هەیە استخدامی موقت هەیە استخدامی سعاتی هەیە گرێبەستی کاتی هەیە نازانم ێستا گرێبەستەکان لەوێش گۆڕاون لای ئێمە ئەگەر کەسێک گرێبەستێکی کاتینا کە پێڵ گرێبەستی کاتی کە تۆ لە 1 فبرواری 2022 تا 30 دوانزەی 2022 دامەزراوی ئەم نوع لە دامەزرانی لە سویدی پێڵە ویستی دانستەرلینگ یعنی دامەزرانەکەت خاڵەکە دەستپێکا لە خاڵەکە کۆتایی پێە بەس خاوەکە ساڵ بە ساڵ بۆ تازاکەت ئاوڕێتەوە سەر سپی بۆ تووچی من لە پینی تێکەوتووە هەر لە شوێنی خۆتە هەر دامەزرانی کاتیت هەیە ئێستا قانونکاری ئێستا ڕێگای 2 ساڵی ئەیە کە خاوەنکار بۆ هەیە تا 2 ساڵ دامەزرانی کاتێکە و درێژ کاتەوە بەس لەو قانونکاری کەوتم سپاس بخوا دیفاع لە دزیشکەین کردێتی بە 12 ماڵ تێگەی
ئەمەی ئاڕۆگە پێن لە گشتێتی خۆیان بۆی خوێنەری ژێگری کورد یان کەسانێک کە ئەکتیویستی ئەم بوارن لە کوردستانە تووشی سەرێشێکی گەورە نەبن چکە خودی جۆرەی دامەزرانەکان چی ڕفتێکی هەیە کاری ئەمە چۆنە و کەی دەرەکرێ و چۆن دەرناکرێ مەسائلن کە جەدەلی گەورەی فکری و سیاسی لە پشتەوە بۆکە خۆیان ئاوادان راون مەبەسمەوەیە ئەمە بەشێکە لە زەربەیەکە لە تەرەفی ڕاستەوە لە شوێنەکە کە زۆرتنەوەی کرێکاری خۆی زەعیفە نقاوە بۆ بە هێزێکی بیرۆکراتی دانیشتووە و هێزەکەشی کەیکاکە دایکی حرەکەکان بۆ سۆسیال دیموکراتیە بۆ ئەوەی بەسڵەحەتی مانەوەی دەسەڵاتی خۆی پارێزێ ئەم سازشاکە ئەم سازشاکە و کە بەڕێی من پێی زۆرێک لەو کەسانێک کە تەحلیلی سیاسی بە انتخاباتی ئایندەی سوید دەکەن ئەوڵەن کە وا بڕوا بەشێکی زۆری لەشکری یەکێتی سەرکرێکارانی سوید ئەکرێ بچێتە پاڵ چەپ کە آخر پاڵ چەپ بەڵام لە هەمان کاتە ئەوەی کە مشکلەیە لێرە نازانم تو ئاگاداریانە ئێستا لە 125 ئەندامەکانی LO ئەندامەکانی نیقابەی سەراسەری سوید لە 125 کە ئەندامی ئەو نیقابەیەن ئەو سندیکا سەراسەریان دەنگێن بە حیزبی ڕاسیستی سوید دلیلەکەشی چییە نازانم تۆ بەرنامەیەکی کرد لە هین بەرنامەیەکی دوکۆمنتاری بوو لە تەلەڤیزیۆنی ڕسمی سوید ڕێک و ڕاست کەسەکە کە بڵین ئەندامێکی هەڵسوڕاوی نخابەش بوو ئاوا قسێ کرد ئەیوت دەنگم چۆتە پاڵ دەنگی سوارە دیموکراتەرنا نەک لەبەرەوەی کە من لایەنگری بیر و بۆچوونی سوارە دیموکراتەر نام لایەنگری ئەم حیزبە ڕاستیستیم بەڵکو لەبەرەوەی کە من ناڕەزاییم هەیە لە بەرامبەر سۆشیال دیموکراتەکانە یعنی ئەمەی کە باسیەکەن کە بچێتە پاڵ ڤێنستەر یاخود حیزبی چەپ تەنها ئەگەرێک نییە لەلایەکی تریشەوە نازانم تۆ من تەمانێمە بۆکووە و ڕێکخراوە شکۆلەی کە ڕەنگە ئاگادار بێمە لە ستۆکۆڵما هەمانە ڕێکخراوێکی شکۆلەی کارگەریە لە گەڕەچێکا دروستمان کردووە کە دەستمان پێکرد بەما خەڵکێکی زۆرێ و درەنگە و تازە کۆتایی هات و تازە هین بۆتان لەناو حیزبی چەپات لە چەند جێگا پەیوەندیمان گرتووەوانە لەناو حیزبی چەپی سویدا تێڕوانینەکە ئاوایە کە تازە درەنگە وەخت نەمان ناکرێ ناتوانین هێزمان بەسەریان ناشتیەوەم بڕیارە هەرە بڕێتەوە جێبەجێبێ بەڵام ئێستا کە دەستمان پێکردووە وردە وردە خەریکە سەیرەکەی لەوە ناچێت درەنگێ هەر لە ناو هینا حیزبی چەپاوە خەریکە ئۆرگان بە ئۆرگان ڕێکخراو بە ڕێکخراوی گەڕەکەوانە دێنە پاڵ ئەو کەمپینەکە ئێمە دەستمان پێکردووە ڕێکخراوێکی پشکۆلەی هەموو 30 نەفەر نابین ناشەرسی چ کەسین لەو گەڕەکە دروستمان کردو بەڵام چونکە مەسەلەکە جێگای سەرنجە هەتا ئێستا بۆ نمونە 12 ڕێکخراو 12 حیزب کە هیچ کاتێک بەیەکەوە کۆ نەبوونەتەوە مەسەن لەو پەڕی سوزانم ماویەوە تا ئەو پەڕی مەسەلە بۆ نمونە ترۆتسکی سووانە هەمویان هاتوون ئیمزایان کردووە لەما حیزبی چەپ هەنێک ڕێکخراوەکانی ئیمزایان کردووە هەنێک لە کلوبەکانی بۆ نادیەکانی سندیکاکان و ڕێکخراوە کارگەریەکان خەریکە ئیمزاکەن و دێنە پاڵی ئیمزا لەسەر ئەو هینەی بڵین ئەو ئیمزا کۆکردنەوەی کردومانە هەتا دێ فراوانترە بێتەوە کۆمەکی مالی بە کەمپینەکەکرێ و ڕۆژی شماندانەوە بۆ ناڕزایی دەربڕین لەسەر ئاستی سویدە کە ممکنە بێ بە خۆپیشاندانێکی گەورە و سەرنجام حیزبی چەپ کە لە پشتی سۆشیال دیموکراتەوە وەساوە لە ڕاستیە سۆشیال دیموکرات بە پشتیوانی حیزبی چەپە کە پێی وایە ئەتوانێ بڕوات ئەمانە جێبەجێ بکە ئەگەر حیزبی چەپ لە پشتی سۆشیال دیموکرات بکشێتەوە نەمێنێ ئەو دەم کە تەواوی ئەم پرۆسەیە هەڵەوەشێتەوە ئایا سۆشیال دیموکرات لە داهاتوە دەسەڵات ناگرێ با نەیگرێ جەهەنەم دەسەڵات نەگرێ ئەگەر دۆخەکە وایە کە ڕاست ڕەوی لە کۆمەلگایە باڵا دەستە با حیزبی ڕازەوە بێتە سەرکار بزانین چێکن خۆ هاتن حکمیان کرد و ئەوانە و ماوەیەک لەو پێش و ئەوانە حیزبی محافزەکار دەسەڵاتی بەدەستەوە بەڵام دوایی نەیتوانی ئیدامی پێبدا ئەم جارەشیان ممکنە وابێ و دۆخێکی واکە لە ئەوروپا و لە دنیا دروست بووە مەگە شەڕی قەومی یاخود کێشەیەکی گەورە لە ئەوروپای قۆمەژنە ئاراستەکە بەرەو ئاراستەی چەپە و من متمانەیەکی زۆرم بەوە هەیە ومێدێکی زۆرم بەوە هەیە ئەم کەمپینەکە دەستمان پێکردووە ئێمە سەرنجام کارێ بکە کە ئەم یاسایە نەچێتە جێگەی خۆی و ئەم سەرکەوتنە بەدەست بێنێ کارگە دووبارە کە دیفاع و داکۆشی لە خواستەکان و مافەکانی خۆی بکە بە تایبەتی کە ساڵی هەڵبژاردننی انتخاباتیشە هەموو حیزبەکانش حساب بۆ واکەم کە دەنگیانە دەست بچێت لەوانە و لە پێش هەمووشیانەوە حیزبی چەپ وەگەر حیزبی چەپ سەرنجام ببینێ کە تەواوی نیقاباتەکان و تەواوی ئەو جەماوەری کە لە دەوری کۆبوونەتەوە کەوتوتە ژێر پرسیارەوە لەلایەن ناچارە هەڵوێستێکی تون بنوێنەوە سۆشیال دیموکرات پەشیمان بە
کۆرناڵە لە چەپیش بین کوردانە بەڵێ ئەمڕۆ چەپ و سۆسیال-دیموکراتەکان ڕێککەوتون کە بەنەبێ بە جەدەلی سوید کە ئاستی خانەنشینی پیران بەرز دەکرێتەوە بە ڕێژێکی زۆر بەرز کە یەکێ لە پرسیارە سەرەکیەکانی حیزبی چەپ بووە سۆسیال-دیموکرات ئامادەی ڕازی بێسیرکە ئەمە دەسەڵاتە پارایە هەفتپاری هەیە بودجێ بەدەسەوێت لە دەسەڵاتەیە ئەو ڕیفۆرمی بەرزکردنەوەی تەقاعودی پیران بەرزەکاتەوە ئەو کاتە لەو لاشەوەکرێ شوتێکیش لە چەپ باکە لە بەرامبەر ئاڵۆگۆڕی قانونکارە بێدەنگتر بێت مەبەستم چییە؟ من سپاسی ئێواکەم کە ئەو حەماسە گەورەیەتان هەیە بۆ ڕاوەستانەوە بەرامبەر ئەمە بەڵام ڕاستیش پێ بڵم لە ناو نەقاباتیشە جەدەل گەرمە ئەگەر چقلی چوونە سەرجادا بەو شێوەی جاران کە ئێمە پێمان وا بوو هەرە بێبێتە سەرجادە و قیڕەقیر و پلاکارتۆمانە بەو شێوازە خەبات نەماوە بەڵام گروپەکانی فشار لە ڕێگای نقابات خۆی و ناو جدەلی ناو خۆیانەوە زۆر بەهێزە چکە بەڕاستی هینە بەڕاستی ئاڵۆگۆڕێکی گەورەی تەوازن قوایە ینی تەوازنی قواتێکەیە و ئەزانشی ئەبەکر مەسەرەن لە یەکێک لە یاساکانی ترەوەنی هاوبەشی ئیتحادیەکانە لە بڕیاردانە بۆ نمونە بڕیارێکە درێ لە جێگایەکەەوە قانونی یاسای MBL کاڵی هاوبەشی کارگەر لەسەر کار لەگەڵ خاوەنکارە بۆ بڕیاردان و ئەمانە ئەم یاسایە کە ئەگۆڕێت لە هەمان کاتە زەربەی گەورە لەوەی تریژەدا یعنی تۆ زانین چۆنە ئەگەر تۆ بتەوێت جێگەی خۆت بهێڵیتەوە لە ناو شوێن کارێکە ئەو وەختەبێت کرێکارێکی بێدەنگبی کرێکارێکی زەلیلبی کرێکارێک یەک ناڕزایی دەرنەبڕی هەر ئەوە نەخاوەنکارەکە تووڕە کرد بێت ئەوانە لە شتێکە فرسەتێکگەینە لە جێگایەکەڵێ بۆچ اقتصادیم خراپە مەسەلەن ئایا مەحکەمە ئەتوانێت ناچاریکان نیشاندا وەزی اقتصادی خراپە نەخێر هەتا ئێستا ناتوانێت ناچاریکە باشە ئەو دەم وەزی اقتصادیم خراپە دەبێت دەرکەم چێ دەرکەم منەم سیانەی ئیسtisناکەم کە لە دەرکردن لەبەرەوەی ئیشم پیانەهینن ئەم برادەرەکە 4 ساڵە لێرێ 5 ساڵە لێرێ و ئەوانە بەداخەوە مەجبورین ئەو دەرکی دەریەکەن و تاو یعنی ئەو وەختە هەر کارگەرێک کە ماوەتەوە لە سەرکار و ماوەیەکی دوور و درێژە لە سەرکارەوە ئەوانە خۆی لە بەردەم هەڕەشەیە بینێگەر بێت سەر بەرزکاتەوە و دەنگ بەرزکاتەوە یعنی ئەمە تەواوی تەوازنی هێز لە بینی کارگەر لە کۆمەلگای لەگە سەرمادارە ئەگۆڕێ و ئەمە استیبدادێک و کۆی کە لە کوردستانە هەیە لە عێراقا هەیە بەڵام بە شێوازێکی تر بە شێوازەوەی نانە دەبڕم لە جاتوی سەر لە ببڕم نانە دەبڕم بەرحاڵ لەگەڵ تام هەمومان ینی هیچمان گومانمان لەوە نیە کە کاریگەرە نێگەتیڤەکانی لەسەر ئایندە چۆنە بێ هەیە واقعاتێکە هاتۆتە پێشەوە دەردی سویدی ئومێدەخوازم کە ئاڕاستەکە بە جۆرێکی تر بایە بەڵام وەکوتم من لێرە هەردەدی کابراڵێ ئەوگە دوعای ڕەشە کرد پشتی ناشرین باشی لایەنی خراپمان کرد پێش مقابلەکەش لەگەڵ تۆی قسەم کرد هەندێ بەرگەی تر کە ڕەبتی بە قانونکارەوە نیە ڕەبتی بە کۆنتراکتەکانی زیاترکردنی دڵنەواییەوەیە کە پێی وترێ ئەگەر تۆ دەرکرای فرسەتە زیاتر بێ بووی ئاسانتر بخوێنیتەوە کاریار بگۆڕی ڕێچکەی ئیشی کارت بگۆڕی مەجموعەیەکی پاکێجێکی گەورەتر لە ئاڵۆگۆڕی دووبارە سەر لە نوێ دەستپێکردنەوە لە ڕێی خوێندنەوە بۆی قیتاعی کارەکەت بگۆڕی یاخۆت تا زەمانێکی گەورەتریش کە جاران نەتەتوانی بخوێنی بە کۆمەکی دەوڵەت ئەم جارە مەجموعەیەکتر لەو خاڵانەی تریشی لەگەڵایەکە نەوعێ لە دڵنەواییکردنەوەی ئەوەیە کە ئاوە لێرەوە توڵمان کردوتەوە بەڵام لێرەوە مەبەستمەوەیە ئەوەشی تایە کە ئەگەر 8 ساڵ لە جێگایەکە کارت کردبێ 8 ساڵ لە جێگایەکە کارت کردبێ دوای 8 ساڵ بۆت هەیە ساڵێک ئیجازە وەربگری بە لە 180 مەعاشەوە کە دەوڵەتێکدا حکومە دەیدا بڕۆی ساڵێک بچی بۆ دانیشگایە بچی بۆ کۆرسێک بخوێنیت و خۆت پەروەردەکەی لە بوارێک ئەمانە هەیە بەڵام ئەمانە بە بڕای من ئەمەە شتی بچووک و لاوەچین کە ئەسلی مەسەلەکە ینی دیدەکان یا بینینەکان لەسەر ئەسلی مەسەلەکە لا ئەبا بەڵام مەسەڵەن هاوڕێ لێرە شتێکی بڵێن نووسینێکی نووسیە بەڵام ئەو کەسەی دەرەکرێکەوێتە سەر ئەکاسە یعنی مەسەر وەکۆی کە دەرکردن لەسەر کارەوە نییە کە خەڵکی بێت تەمانەوە ڕوونکردنەوە بدەین بە خەڵک ینی لە بینەرانی کوردستان وانە کە خەڵک لێرە بێکارەکری لەسەر کاروانی تر معاشی نەبێتوی نەبێت لە 180 معاشەکەی لە هێزال ئەتوانێت بۆ مدەی 100 ڕۆژێک وەربگرێت دواتر بۆ 200 ڕۆژەتوانێت یاخود 200 یاخود لە حاڵەتێکە مناڵی هەبێت لە ژێر
18 ساڵەوە 350 ڕۆژ توانێت لە 165 وەربگرێ و دواتر دەتوانێت هەر درێژەی پێبدا هەر وەریگرێ و پارێ یعنی 1 ساڵ ئیش بکەی لە سوید دواتر دەتوانێت لە 165 معاشەکەت هەر وەربگری بە بەردەوامی بەڵام گرنگەوەیە کە ئەم دۆخە کە لە سویدا قەوماوە بەگشتی کار نەکردن لێرەوە پارەی ئەکاسا ئەوە نیەکەی سامتوانێت ژیانێکی من نمونەیەکی فێرە پێ بڵێم طبعا تا ئینسان منطقێک لە کوردستان هەیە یا لێرەش زۆر کەس هەیە منطقێکی زۆر سەیرە من بیرمێیان و کە شار ڕووخا خومێنی هاوزەوی تێبوو ناخۆش بوو سەدام ڕووخا جەماعەت هاتن ئەوەیتر ناخۆش بوو یعنی زۆر جاریش ئینجکانەکەوێت حاڵەتێکەوە مقارناکە بەخوا زەمەنی خومێنی باشتر بوو بە شەرەف زەمەنی بە زۆر باشتر بوو جا تۆ دیقەت بەزای منطقەکەمێکی بڵم تۆ عەرەبەکان قسەیان هەیە ئەڵێ ئای بۆ ئەو ڕۆژگاری کە تیرۆریزمی ئیسلامی پاک و تەمیز بووە نیە پیانی پێش داعشوە نیە ئای بۆ ڕۆژگاری ئینسان کەوتە دۆخێکەوە کە خراپ بە خراپتر مقارنەکە ئیتر هاوکێشەکە دۆڕاوە مەبەستمەوەیە کە بیمەی بەکاری هەیە لێرە ئەوەی کە لێرە جەدەلەکە گەرمەکەەوەی پۆشێتەوە ئەوەیە کە من چاوم لەوە نییە سوید هەلومەرجێکی خراپتر لە قانونکارە بۆ من دروستەکە بەڵکە ئەمڕۆ کرێکاری ئەمریکی بە هەموو سەقەتێکی و خراپێکی و لە مەجموعێ برانشە موقعەتێکی باشتری هەیە کرێکاری ئەڵمانی زۆر لەسەر وترەوەیە مۆزەفی ئەڵمانی زۆر لەسەر وترەوە یعنی من کە مقارنەکەکەم مقارنەکە بە خراپتر لە خۆم ناکەم مەسەلە من زۆر جا کە گوێم لە کوردستانە بێڵێ وەڵا خۆیمەوە زەحمە لە چا دەوروبەرمانە زۆر باش کاکە دەوروبەر تۆ چێتەیە سعودیە ئوردونە سووریا ئێرانە ئەوانە دەوڵەتن خۆتی مقارنە پێ بکەی بۆ ناچی خۆ مقارنەکەی بە کەنەدا ئێمەش لێرە جدەلەکە ئەوە نییە کە دەرکرێن و هەموو خەدەماتەکان هەن بە ڕێی من یەک شتیشەیە زۆر جا دەرکردن خێرە بەڕێی من خێرە خێرە زانی چۆن ئینسانەکرێت لە شوێنیشترۆ دەست بکەیتەوە ئەو نوع لە کە ئابە ئەو نوع لە اختیرابێکە لە شوێنێکە تووشت بووە هیچ پێش ناکەوی مەسەلە من ماوەیەکی زۆر لەسەر کەشتەکانیش مەکرد چی مەکرد خۆ کەشتەکەم لێ ناخوری پاک مەکردەوە کە دەریانکردن فرسەتێکی زۆر باشترم بۆ هاتە پێشەوە توانێم هەم بخوێنم هەم هین کەم مەبەستمەوەیە سحرێکی زۆر نێگەتیڤ لەسەرەوە دروست دەکەن بەڵکەوەیە چوارچێوەیەکی قانونی هەیە کە تا ئێستا شکلی دامەزراندنەکانی پاراستۆ بە مەسلحەتی من ئێستا من خۆم ئاگام لێ بێ و لێ نەبێ ئەکتیڤ نەئەکتیڤ بم خراپە بێ و ڕۆژێکی ژلوت بەتەقی بەلەوەی کە خاوەکارەکە بێ لە خۆم پرسێ بەس بەکرد لێرە یەک شتێک هەیە ئێمە پێویستمان بەوەی لە سیاقێکی دیاریکراوی زەمەنی شامە ببینین ئەزانی چۆنە مشکلەیە کە ئێستا لە بازاری کارا هەیە و ئەمە نەزان کلاوس شواب کە مەسئولی منتەدای داڤوسە باسی ئەم کێشەیەکە زۆر بەڕوونی ئیشارەتی پێکە زانی کێشەیەک هەیە ئێستا تۆ تەکنۆلۆژیا پێشەکەوێ لەگەڵ پێشکەوتنی تەکنۆلۆژیا بۆ نمونە تەوەقوعێکی ئاوا هەیە کە ممکنە لە زەرفی 5 ساڵ تا 10 ساڵی داهاتووە هیچ سایق پاسێک ئیشی نەمێنێ باشە تەواوی پاسەکانەوە خەریکن ئێستا دروستێکن پاسەکان تەکنۆلۆژیای سایقڕوا بێ سایق تەکنۆلۆژیای فێمگیە کە یەت فێمجی کە یاخود 6G کە ئێستا سوید خەریکی 6Gشە نازانم ئەمە کە دێت کارێکە کات و ئەوانە شەبەکاتی پەیوەندیەکانی ئەتەرنێتوانە ئەمەنە بەهێز ئەبێ کەوا ئەکات پێویست ناکە سیارە پاسەکە خۆی لە ڕێگەی ئەو ئیتیساڵاتانەوە کە هەیە لەگەڵ ئەتەرنێتەوانە ڕێگەی خۆی دۆزێت ساقی پێویست نییە ئەوە خەریکم هین تراک یاخود ترێلەی گەورە دروست دەکەن کە هیچ پێویستی بەسانەوە تا تاقیشیان کردەوە لێرە لەم گەڕەکەی نزیکی ئێمە پاسێکیاندانا سایقی تیانە کەسێکەر دانیشتۆ لەوێ متابعەیەکە بۆ تاقیکردنەوە دانراوە ئەڕوا ناو گەڕەکەکانە گەڕێمانە یعنی ماوەیەکی تر بەڵام تۆ بێنە بەرچاوت سایقێکی ترێلا کە عمری 50 ساڵە باشە ئەم سایقی ترێلایە لە پڕێکا فێرە بێ باشە قەینا ئیش هەیە بۆ مەجموعە قەڵک دەستنێ بە دوگمەیە و پرۆگرامەکە چاکاتەوە گە خراببوو نازانم چی بۆ ئیش بۆ مەجموعی ئاوا هەیە بە سایقێکی 50 ساڵە کە تەنها ئیشی سایقی بووە تا تەمەنی گشتەوە 55 ساڵ توانای ئەوە هەیە فێری ئینتەرنێت بێت و ڕۆدابنیشێ ئامێرێکی ئاوا معقد و ئەوانە لێ قوڕێت و هینکە نەخێر یعنی ئەم کەسە کە بێکار بوو تەواوی تەمەنی بێکارە اینجا ئێستا لێرەیە قسەکە لەسەر ئەوەیە ئەم تەحەولەکە ڕوئەیە لە بازارە ئەم تەحەولە لە بازاری کارا ڕوئەیە
کلااوس شواب ئەڵێ هەر ئێستا پێویستەکە خاوەنکارەکان بەشێکی باشی ڕۆژی کار تەرخانکەن بۆەوەی کەوا خەڵک فێریشتی تازە ببێت ینی چونکە ینی ئێستا مشکلە ئەوەیە تۆ وەزیفەیەکت هەیە لە کارە ئێستا من و تۆ لە دایرەی کارەکەی پێکەوە تحولاتێک کە بەسەر تەکنۆلۆژیای ئێمەیان دێ وای کردووە من ڕۆژی سعاتێک دانەنیشم نەخوێنمەوە لەسەر ئیشەکانمەمانە ناتوان دەربن یعنی هەموو ڕۆژێک سعاتێکم پێویستە بەلای کەمەوە کە لە حاڵێکا من ئینزای عقدم کردووە لەگەڵ ئیدارەی کارە باسێوان نەکردو کە تۆ ئەبێ هەموو ڕۆژێ بخوێنی باسییان نەکردو کە من یم بۆ جامعە وەکو جامعە هەم ڕۆژە پێویستم بە خوێنەوە خۆستم پێویستم بەوەی خۆم تەطبیق پێ بمەوانە پیان و توانە ئەوە ئیشەکەتە و ئاواکەیت و ئەوە بەشێک لە کاری ئێمە بۆ بەوەی کەوا خۆت ئەبێ پەروەردەکەی خۆت ئەبێ بخوێنیتەوەوانە لە حاڵێکە ئەمە لە عقدەکەیان نەنووسراوە و لە دۆخێکی ئاواشە خەڵک دەرکردن لەسەرکان بەڕاستی کارەساتێکی گەورەیە تمام یەکشت پێ بۆی مۆزوعەکە بێ بە مۆزوعی تەوەرێکی تر کە بە بڕای من لە کوردستان هێشتا ئەم گۆشەنیگایە نابێنن شتێکی پێڵەن ئۆمسترکترێرینگ یعنی هەموو ئەزەماتێکی گەورە فاینانشال کرایسس ئەوەی کە ئەزمەی مالی 2008 ئیعادەی هەیکەلە ئیعادەی هەیکەلە ینی دووبارە ڕێخستنەوە ئیعادەی هەیکەلەی پێڵەن دووبارە سترکچەرکردنەوەی بازار لەم ئەزمە گەورانەیە کە ڕوئەیە زەربەیەک لە سترکچەری کۆنەیە یەک مەجموعی شەڕوا قووەت نییە بهێنێتەوە ناوکار لە پاڵیا مەجموعەیە کاری تر دروستە بێت کە پێشووتر نەبوون ئەمە ئەوە نییە کە 2 ناقص 2 سفرەکە بەڵکە ئەو زەربە ئینسانی کە لەویا ئەخورێ ئەو زەربە ئینسانی کە لەویا ئەخورێت چۆن ئامادەکرێتەوە بۆ شتێکی تر جا لە هەمووی مهمتر دەراساتێکی ئایندەیی هەیە لەناو بازاڕی کارە کە لە 20 ساڵی ترا چی ئەگۆڕێ من زۆر متەڵیعم لەسەرەمە یەک کاتی چاکەم بۆ بدۆزەرەوە کە تۆش خۆ پڕکەی بەوەی چ کارێک ئەگۆڕێ چکارێکە گۆڕێ و ئەمرێ چکارێشتر ئێتەوە بەڵگەکەی ئەوەی کە باس کە سایق پاسنە من لە کەنەدا بووم سواری قیتار بووم هەر یەکەم جار و قیتار سایقیتیانە هەڕۆحم چوو بەڵام دوایی بەشە لە ئیشەکەش سەردانی تایبەتی بوو لە ڤانکوڤەر بردیانین بۆ مەحەڵتەی کە ژوورێکی گەورەی کۆمپیوتەری بوو 15 کەس دانیشت بوون هەموو قیتاراتی ناو ڤانکوڤەر ئەوان سەیریانە کرد ڕەنگە 40 سایقمان هەبوو بێ بەڵام 15 کەس بەس لەوێ کۆنتترۆلێ کرد ئەوە شەفتە ڕەنگە بۆ شەفتی ئێواران 15 تری عندی قەتەیە عەدەدی ئەوانەی بەس کۆنتترۆلی شتەکانیانە کردومانە کەمتر نەبوون لە عەدەدی سایقەکان ئەنجا لە پشتەوە ئەو هەموو کاری پرۆگرامێرین و شتانی کە کراوە بەبەست بەزانی چۆنە بەبەست بە هێشتا وێنەیەکی ترسناکانەی ئایندە نییە کە مەجموعێ لەگەڵ کۆرۆنای مەجموعەیە کار ون بوون ئەبێ بڵێ بای بای نایەتە کاکە ئێمە دوێنێ قەرارمان بۆ هاتووە پۆست هەموویە بێ بە دیجیتال یعنی ناخرێتە کاغەزەوە ئاوە تفێکی لێ و پولێکی لێ بڕوە ئەگاتە شوێنێ کانەکرێ خرێتە ناو ئاسمانەوە بۆ شەماڵ هاتووە ڕێک بە مێلێک ئێ بۆ هینەکەی توی تر سێ دەسی ناویست جا بەکر ئەوە لەو بابەتەوە پێما بێ کوردستان زۆر لە پێشترە زۆر دەبێتەوە پۆستمان دەباوە نەوە لەبەرەوە نییە ئەو مەوزوعی ئیعادەی هەیکەلە کە مەوزوعێکی گرنگە داینێ بۆ کاتێکی تر و بە ختمی قانونکارکەین بەوەی کە هەرحاڵ ئەزانم نا ئەو باسە وەڵام منیش بۆی ئامادەم بریش بۆی پڕم دەردی تۆڵێ بەڵام من مەبەستەکەم ئەوەیە لێرەیە ئەزانین ئەم نەوع قانونانە ئەم یاسایانە لە سیاقێکە ئەزانین چۆنە کلااوس شواب کە ڕئیسی منتەدای داڤوسە ینی هەرچی دەوڵەمەنەکانی دنیا هەیە 100,000 دلارەیەن دەشیبان بەزانین دو سێ جار 100,000 دەفتەری دا بۆی بڕا بۆ ئەوێ هەلوێ دابنیشێ بەس جۆ بگرێ یەگەی بەڵام ئەمانە ئەم کلااوس شوابە کتێبێکی دەرکردووە لەسەر کۆرۆنا ڤیرۆس کە کاتی کۆڤید-19 بەناوی کۆڤید-19 ئەڵێ گرێت ریست من هەر لەم بەرنامانەیە عەرزم کردەوە گرێت ریست ئەڵێ سەرمایه‌دارە بێ خۆی دووبارە هین کاتەوە دووبارە ریسێت کاتەوە نییە کە ریستارتی کۆمپیوتەرەکەیتەوە یاخۆ دووبارە هینەکەیتەوە دووبارە ئەبێ کۆمپیوتەر وەکو سیستەمێک دووبارە ساز بدرێتەوە چونکە کێشەکە زۆر گەورێ بەڵام لەوێ باسی چێکە بۆ منە باسی هینەکە باسی مەعاشەکە بە بێکار مەعاشی هین ئەوەی کە پێی وترێ موچەی هاوڵاتی معاشی هاوڵاتی موچەی هاوڵاتی کە تۆ هاوڵاتی وڵاتێکی مەعاشت هەیە تر ئیژەکەی پارەکە بەرە زۆرتر بەرە ئیش ناکەی و مەعاشەتە هەیە
یەکەی باسی واکە باسی ئەم مۆزموعەیە مەسەلەن پرۆسەی کار چۆن دەتۆڕێت بەڵام لە سیاقیشی ئاوایە لا یەزال جریانی یاخود لایەنی نیۆلیبرالیستی بیری لە لای ئەوەیە کە بازاری کار بەم جۆرە هەڵوەشێنێتوانە بە بڕای من ئەمە بە پێچەوانەکردنی عەقلانیەتە نەک تەنها پێچەوانەکردنی چەپگەرایی بە بڕای من لە سویدا و دووریان نزیکەم جۆرە سیاسەتانە بە بڕای من تێگەشتیە و من بەڕاستی بێرە فرسەتیش بێنم بکردم پێم وابێ هەموو ئەوانەی کە جوان لە دەنگمانە و لە سوید ئەژێن کورد زمانن ئەگەر بەشێکن لەم وڵاتە وەگە خۆیان بە بەشێک لەمی نازانن بە بەشدار بن لەناو ئەم ململانیە و بێدەنگ دانەنیشن دیارە قسانە لە داهاتوە لەوانێ بە عەرەبیش بکەم و بە فارسیش بیکەم بەڵام بانوازمەوەیە خەڵکانێک کە لێرە کارەکەن ئەم مەسایلانە وازێنێن تێکەڵبوون لەگەڵ کۆمەلگایەکە ئەوەی کە تۆ بەشێک بی لەم کۆمەلگایە معنای هەرەوە نییە مەکتەبێکی بۆ بکەن و مناڵەکانە فێری کوردی کەن معنایەوەیە کە شەڕێک بوو کە کێشەیەکی ئاوهینەبێ کۆمەڵایەتی بەشدار بیتایە بەرحاڵ من وەختی تۆ نەگرم ئەگەر تۆ بەسم وەخت نەبوو کە ویستم کۆتایی بە مۆزوعەکە بێنم پێم وایە تەختێمان کرد هەر ئەوەی کە ئێستا باست کرد عادەی هەیکەلەی بازار لە دوای مەزەماتانە مۆزوعێکی گرنگە بەڕێی من لە ئەدەبیاتی کوردیە یەک سەرەواوی لەسەر نییە دوو بە خۆمانەوە پەیوەستە من لە 50 ساڵیە 6 ساڵیە بازار شەقێکم تڵێم خاتە دەرەوە فرسەتم چییە بەڕێی من حالیەن ئەو جەدەلانە هەیە و بەشێ لە دراساتی ئایندەیی هەیە کە ینی خەڵک عەقلی گەورە گەورە لە پشتی و ئیشەکە کە ئەبێ بە ئاگاداری بین لەو مەنتیقەوە ئەمێ باسیکەم و ڕاستیشتانەوێ بازاری کوردستان ئەمڕۆ ڕێچکەی بەتایبەتی ئەوەی کە من زۆر بێت تااقەتمەکە خەڵکیێمە هەمووی شەڕی ئەوەیە دام مەزرێنن و هەمووشی تەخەڕوجەکە و پێوایە بێت دەوڵەت دامەزرێنە کە بەڕێی من تکایە جێم لێ بگرن دەوڵەت کەس دامەمەزرێنە پێ دوا بێت نوعەتیشی مۆدلی سۆڤێتی هەچ کەسێت تەخەڕوجی کرد دامەزرێ قەتایەکی گەورەی خاصمانەیە یەک زەڕە مەسئولێتی نییە بە بڕای من ئەم جەدەلە لە کوردستانە بێ پەرە بگرێکە چیە هەرمیشە بێ بەرامبەر دەوڵەت قیڕەکەی دامەزرێنە لە هیچ وڵاتێکی دنیاە خەڵک تەخەڕوجەکە بە دەوڵەت ناڵێ دامەزرێن مەدیفاعنی لە یەکێتی و پارتی مەبەسمەوەیە کە بازارێکی گەورەی بازاری کاری کوردستانمان هەیە کە بەڕێی من بەمانای کەلیمە پەیوەستە بە دووبەی و بەسەرا مۆنۆپۆلە گەورەکانی دنیاوە لە تێلیکۆمونیکیشن تۆ بگرێت لە کارەباتەوە بگرە خەسخەسە کراوە هەر هەمووی ئەکرێ ڕێک خرێت و لە بەرامبەر یا شڕ بەرامبەر ئەمە بکەیت دەسەڵاتی سیاسی لە دەسەڵاتایە بەڵام ئیتر هیچ مەسئولەتێکی نیە یعنی تۆ دیقەت بە فاروقی مەلا مستەفا ئاسیا سێلی داناوە کاکە تۆ ئێستا من تەلەفۆناتم پارە نییە پاری تەلەفۆن نایم کە تەلەفۆنەکەم تۆ لەوێ هەموو مانگێ بێتە 20,000 دینار بێ بەزەوەی کارتە پڕەکەیت و باشە بۆ نایکەی بە ئابوونە تێگەستم ئەم مانگایە کامیشەی دۆشی یعنی بۆ کەسێ لە بەرامبەر ئەم بۆ یاسایەک دەرناکرێت بێجگەلەوە چەندێک باج هەیە فاروقی مەلا مستەفا و ملیاردێرەکانی کوردستان چەندێک باجە ئەنزانی چۆنە باسەکەی ئەوەی کە لە کوردستانە هەیە ئەمەنە مشخص کراوەتەوە بە یەکێتی و پارتی ئەڵێ ئیتر ئەگەر یەکێتی و پارتی لابەری دنیا ماستی مەیوە هیچ مشکلەیەک نییە مەسەلەن لە بەرامبەر یانە دەوڵەمەندێک و ملیاردێریی وەکو این کە هەڵتۆقی هەر لە ناو ئەم جەردەی دزیە وەکو شاسوار عەبدولواحید ڕاست بۆ تۆڵێ من ئۆپۆزیسیۆنم ئەخر ئەگەر تۆ واقعەن ئۆپۆزیسیۆنی واقعی کوردستانی نەک ئۆپۆزیسیۆنی دوو حیزب تێگەی ئەبێ ڕاستیەکان ببینی لە کوردستانە لە پاڵ یەکێتی و پارتیە ئەم دەوڵەمەنە جەردانە کە بە خۆشیانجاری وایە بڵێن چەپ و کۆمونیستەوەوانە نە پارێک نە زەریبەیەکیان نەزەریبەیەکیان نشتێک تهدیدەکەن بەزەبەت وەکو تۆڵی بەس ئاسیاسیان ئەمە چی هەر پارە لە ژیفانی خەڵک دەرێن بیکە بابوو لەوەندی ڕێگەی منافەسە هەبێ شەریکاتی ترەبێ بێت ئەوێ لە کوردستان وجودی نییە بەها خەریکی پێشین بۆ باسی تر من خۆشحاڵم ئەمانەت کردەوە هەموو باسی مهم و گرنگن بەڵام باسی ئەمڕۆمان لەسەرەوە بوو ئەگەر دواوتت هەیە لە بابەت ئەم مەسەلەوە بکرد من ئەوڵێم کۆتایی بێنی ساعتێکە ئەما بەس لە انتخاباتی سویدا محوەرێکی گرنگە بەڕێی من جەدەلێکی گەورەی بازاری کاری چێ لە پرسیارە گرنگەکانی انتخاباتە بێ بانگوازی خەڵک ناکەم دەنگ بەچێ و بچێنەیە مووقفێکی گرنگەکە پەیوەندی بە ژیانی خۆمانەوەیە دوو من یەک معادلەیەکی تریشم هەمیشە بە کوڕەکە مەڵێم ماوەیە کە تازە 18 ساڵە فێری ئیش بەڵام ئارۆ نەتوانم عەقدی کارەکە و بینم پێی ناخۆشەوتم بابە کوڕی من ئەگەر هێزی کاری خۆشم فرۆشم خۆ بێ بزانم چۆنەی فرۆشم يعني ئەلە مەنتیقەوە سێرکە ینی نەوعێ هیچ شتێک ئاوە خەڵک لە بەرامبەرەیە چۆر نییە بەقەت ئەوەی کە چۆن هێزی کاری خۆ دەفرۆشی یعنی تۆ ئەچی کراسەی کڕێزانی بە 50 دینارە 500 بە 10,000 دینارە بە 15,000 دیناری عراقیە ئەکڕی ئەزانی ئەمە بای 15 تۆ دەی پێی
2000 خوارە ڕۆژانە ئەم عاملەی ئەمە قیمەتی چەنە چەند نیە لە زیێک بەیەکی خوێوە بگرێ بۆ چیلکەی دان کورە بۆ تابوت بۆ فڵچەی نازانام چی ئەمانە ئەبینی بەڵام کە ئێتە سەر فرۆشتنی هێزی کاری خۆت نایبینی باشە بۆی هێزی کاری خۆفرۆشی ئەبێ بزانی چۆنی فرۆشی ئەبێ بزانانی قیمەتی چەنە ئەبێ بزانی عاقلانە فرۆشتوتە یاننا من ئەگە هێزی کاری خۆم فرۆشم بەڕێی من هەرزان نایفرۆشم ئەوە ئەمە پوختەی قسەکەی منە لەسەر کورتکراوەی جەدەلەکانی سەر ئەو ئاڵگۆڕێکە لە لۆگەن و مانستەلینسخیت یاسای پەرستنی کارە ئێتە پێشەوە کە بەشێ لە چۆنەتی ئەم کڕین و فرۆشتنەی منە پیر بۆ قیمەتم نێ زووتر بۆ دەرەوە گەنجم ئەوە تەیە بەخێر بێ زووت ئەزان بەسم چۆن مەسپێ کورتەی جەدەلەکە لەسەر ئەمەیە کە خەڵکێمە بێ ئاگادار بێ بەوە و ئەو نوعە لە بێمە نەبوونی قانون کار لە وڵاتی ئەمە وامان لێنە کە هەر ئیشێکیانانێ ملشۆڕ مشۆڕ و مەمنون و سپاس گوزار و کارێکی بێدەنگ و بێ ئاگا لە هیچ شتێک ڕاست دقیقاً دەستەکانە خۆش بکرد من خۆزگە وەخت بووە باسەکەمان درێژتریش بواە لەمە بەڵام وازانم کە بە ئەندازەی کافی تەختیەمان کردووە زانیاری پێویستمان لەم بابەتەوەدا هەمیشە خۆشحاڵم کە تۆم لەگەڵابی زۆر ڕیلاکسم بە ئیسراحەتی خۆم قساکەم و نەزەر لەزە دەبم لە گفتوگۆکانی دەستی خۆش بە زۆر سپاس دەکەم سپاس بۆ ئێوە بۆ نزیکانە لە باس و بابەتی ترە لەگەڵمان بیت و لە خستمەتابی منی شەروە هەر بژیت ڕۆژێکی خۆش شەوێکی خۆش هەر بژیت بەڵێ ئازیزان و خۆشەویستان بەم جۆرە هاتنینە کۆتایی بەرنامەی ئەم جارەشمان سەبارەت بە گۆڕانکاری یاخود ناهەموارکردنی یاسایەکی کاری سوید بوو بینەری بەرنمەکانی کەناڵی هیوا بن کەناڵی هیوا لەسەر یوتیوب سەبسکرایب و بەشدار بکەن دۆستان و ئاشنانی خۆتان ئاگادار بکەنەوە لەم کەناڵە وە کۆمەکمانکەن بۆی بینەرمان زۆرتر و زیاتر بێەوە ئەم بەرنامانە کەوازانم تیشکە خاتە سەر زۆر مەسەلەکە جێگەبایەخی توێژێکی فراوانی خەڵکە چ لە دەرەوە چ ناوەی کوردستان زۆرتر و زیاتر پێش بکەوێت زۆر سپاسدانەکەم کە تا ئێستا بینەرمان بوون تا یەکدیتنەوەیشی تر ئومێدەوارم هەموو کات و ساتێکتان بەختەوەری بێ هەر بژین